وامیان هەیە هەموو ئەو هەوڵانی کە بەدەست پێشخەری بۆ چارەسەرکردنی قەیرانە سیاسیەکان ناوبراون شکستیان هێناوە. دوایین هەوڵی پارتیش کە پەیامەکەی بارزانی بە بنەما گرتبوو جگەل لە کات کوشتن بەرهەمێکی دیکەی لێ نەکەوتەوە. پەرلەمانتارانیش دەڵێن هێزە دەسەڵاتدارەکان دەیانەوێت بە ڕێکەوتنێکی دووقۆڵی هەڵەکانی ڕابردوو دووبارە بکەنەوە. دوای چەندین هەوڵی لایەنەکان بۆ گەیشتن بە ڕێکەوتنی سیاسی بەڵام سەرجەم هەوڵەکان شکستیان هێناوە. ئەگەرچی چەندین جار بارزانی وەک سەرۆکی پارتی کە خاوەن هێزی یەکەمە و کورسیەکەشی بە سەرەتای دروستبوونی کێشەکانی ناوەخۆ دادەندرێت چەندین جار ڕایگەیاندووە کە لایەنەکان ڕێک بکەون. لە دوایین دەست پێشخەریش بۆ لایەنە سیاسیەکان ئاماژەی بەوە کردووە کە دەبێت ڕێکەوتنێکی نوێ ئەنجام بدرێت بەڵام هیچ یەکێک لەو بڕیار و هەوڵانە ئەنجامێکی باشیان نەبووە. ئەندامێکی پەرلەمانیش دەڵێت دوایین کۆبوونەوەی نێوان یەکێتی و پارتی دەری دەخات کە هەوڵێک هەیە بۆ قۆرغکردنی دەسەڵات و دووبارەکردنەوەی هەڵەکانی 25 ساڵی ڕابردوو. زۆر هەوڵ دراون بۆ کۆتایی هێنان بە ململانە سیاسیەکان یاخود هەوڵەکان بە ئاراستەی کارەکردنەوەی پەرلەمانی کوردستان. بەڵام دەتوانین بڵێن هەمووی بەرەنجامەکان یەکسان بوو بە سەفر. جەولەیەک لە چەند هەفتەی ڕابردوو دەستی پێکرد بۆ لایەنە سیاسیەکان. هەموو لایەنە سیاسیەکان بیندران. ئەم جەولەیە تا ڕادەیە گەشتبینێکی دروست کرد لای خەڵکی کوردستان و لای لایەنە سیاسیەکانیش. بەڵام لە جەولەی دووەمدا بڵێ پاشگەزبوونەوەیەک سستیەک هێوریەکی پێوە دیارە کە بەو ئاراستەیە دەڕوات شێوازی حکومڕایی لە ساڵانی ڕابردوو چۆن بووە کە دوو لایەنە سیاسی حکومی کوردستانیان کردووە بەیەکەوە بەڕێوان بردووە وا پێدەچێت بۆ ئاراستەیە ئەو ئاراستەیە زیندوو بکرێتەوە و لەسەر ئەو ئەساسە پەرلەمانی کوردستان و حکوومەت جارێکی تر کارا بکرێتەوە. لەلایەکی تریشەوە سەرۆکی فراکسیۆنی ئاراستەی سێم لە پەرلەمان دەڵێت ڕێکەوتنی هێزە سیاسیەکان قەیرانی دارایش بە کۆتا دێنێت. دەشڵێت هەر پێنجلایانی سیاسی کە نەیانتوانی کۆتایی بە کێشە سیاسیەکان بێنن متمانە لە نێوانیاندا نەماوە. هەر بۆیە دەڵێت پێویستە لایەنەکان بەرژەوەندی هاوڵاتیان لەبەرچاو بگرن و ڕێک بکەون. هەمیشە ئەزمەی سیاسی ئەزمەی اقتصادی و کێشەی کۆمەڵایەتی لێ دەکەوێتەوە هەتا کولایەنە سیاسیەکان زووتر پێک بێن و کێشە و قەیرانەکان زووتر بە کۆتا دێن. قەیرانی سیاسیش یەکێکە لەوەی زیاتر ڕێگەکەمان بۆ کورد دەکاتەوە قەیرانی دارایش بەرەو کۆتایی بە هەمویان بۆ ئەوەی دەستەبار بگرن و بتوانن هەمویان شانی بدەن بەرێ هەر شتێک هەموو لە یاکشانی دەرێ بارسووکتر دەبێ و ئەوانەی کە حکومڕانی ئەو وڵاتان کردووە و پێنجلایەنە بوون ئەوان پرۆژان هەبووە ئەوان پشکیان هەبووە لەسەر پشک و لەسەر بەش و لەسەر کۆمەڵێک پرس کێشە و گرفتیان هەبووە ئەوە دەکرێت ئەوانیش متمانە بێکەوە بجێڕنەوە. نزیکەی 2 ساڵە بەهۆی تەواوبوونی ماوەی سەرۆکایەتی هەرێم کێشە لە نێوان هێزە سیاسیەکان دروست بووە و سەرنجام پەرلەمانی کوردستانیش بەهۆی بڕیاری حیزبی لە کار کەوت. لە ئێستاشدا کە مەترسیەکانی داعش بۆ سەر هەرێمی کوردستان کۆتاییان هاتووە بەڵام کێشە ناوخۆیەکان بەردەوامیان هەیە و چاودێرانی سیاسیش دەڵێن دوو هێزی دەسەڵاتدار کە داهات و جومگەکانی دەسەڵاتیان لە ژێر دەستدایە لە بەرژەوەندی ئەوانە دۆخەکە بەو شێوەیە بمێنێتەوە و هەر خۆیان بە هاوبەشی سامانی وڵات دابەش بکەن. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.